کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق تەواوی ئامادەکاریەکانیان کردووە. بڕیار دراوە لە مانجی نیسانی ساڵی داهاتوو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق بەڕێوە بچێت. بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق لە کاتێکدایە پەرلەمانی کوردستان یاسای ئەنجومەنی پارێزگاکان یارێمی هەموار کردەوە و تەمەنی ئەنجومەنەکانی درێژ کردەوە. بەمەش هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بۆ ئەنجومەنی پارێزگاکان ناکرێت. هەر ئەنجومەنێک با بنین پەرلەمانێکی محافەزەی خۆیتی بۆیە ئەنجومەکان ئەکتیڤ بکرێنەوە. ئێستا ئەکتیڤ نینە بەڕاستی، یعنی سەلاحەتێکی دەبی هێستا یعنی تعدیل بکرێ ئەوەکە یاسایەکە هێشتا چونکە چەند سەلاحەتی بدێ زیاتر ئەنجومەنەکان زیاتر دەتان ئیشکن زیاتر دەتان خزمەت بکەن. بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان با گرنگی دەزانن کاتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستان دیاری بکرێت و لا مەرکەزیش بدرێت بە ئەنجومەنەکان تا بتوانن خزمەتی زیاتری پارێزگاکان بکەن. گرنگە لە ئێستاوە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کارە سەر بکات کە بە زووترین کات هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام بدرێت. لەبەر ئەوەی زۆر گرنگە بخۆمان دەزان ئەنجومەنی پارێزگاکان یعنی پەرلەمانێکی بچووکی ئەو شارەیە زۆر گرنگە بە مەزەندەی من دەسەڵاتیش بدرێتە ئەنجومەنەکان بۆ ئەوەی کاری خۆیان بکەن و یعنی دەسەڵات سەنی شۆڕ بێتەوە بەخوارە ئەوەندە باش لە بەرژەوەندی هاوڵاتیاندا چکۆم بە کۆی گشتی ئەنجومەنی پارێزگا لە پێناو خزمەتکردنی کارە خزمەت گوزاریەکانە بۆیە گرنگە دەسەڵات لە دەست ئەنجومەنی پارێزگاکان بێ بۆی بتوان بە جوانتری شێوە کاری هاوڵاتیان ڕای بکەن. لە 21 ئەیلولی ساڵی ڕابردوو بۆی ئەنجام نەدانی هەڵبژاردن لە وادەی خۆی تەمەنی ئەنجومەنی پارێزگاکان یارێمی کوردستان بەسەر چوو. دوای هەموارکردنەوەی یاسای ئەنجومەنی پارێزگاکانیش لەلایەن پەرلەمانەوە تەمەنی ئەنجومەنی پارێزگاکان یارێمی کوردستان درێژ کرایەوە تا هەڵبژاردنێکی دیکە. ئەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.